لە هەرچوەیەک بینەرمانن سڵاوتان لەبێت لاگەڵمان بن بۆ خوێندنەوەی هەواڵەکان. سەرۆکی حکوومەت لەگەڵ ڕێبەری ڕەوتی نیشتیمانی حکمە کۆبووەوە. لوی دۆستن ڕایگەیاند ئەمریکا ناتوانێت یارمەتی کۆریای باشوور بدات. باڵیۆزی نوێی تورکیا لە عێراق دەست بەکار دەبێت. دووبارە سڵاو. دوێنێ پێنجشەمە ببورن ڕۆژی پێنجشەمە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوا وێزگەی سەردانەکەی بۆ بەغدا لەگەڵ عەمار حەکیم ڕێبەری ڕەوتی نیشتیمانی حکمە کۆبووەوە. لە کۆبوونەوەکەدا بیرروڕا لەبارەی دۆخی سیاسی و گشتی عێراق و هەوڵەکانی چارەسەرکردنی کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال ئالوگۆڕ کرا. هەردوو لە هاوڕابوون لە سەرگرنگی چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی بنەڕەتی و لە سەر بنەمای دەستور و پاراستنی مافەکانی خەڵکی کوردستان و هەموو پێکاتەکانی عێراق. باڵیۆزی نوێی تورکیا لە عێراق دەستنیشان کرا و بڕیارە لەم هەفتەیەدا دەست بەکار بێت. بەیانی ئەمڕۆ شەمەیەکی حوزەیرانی 2024 باواژۆی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا بڕیاری دانانی ئانانیل ئینان بە باڵیۆزی نوێی تورکیا لە عێراق لە ڕۆژنامەی فەرمیدا بڵاو کرایەوە. ئانیل ئینان جێگری بەڕێوەبەری فەرمانگەی پەیوەندیەکانی تورکیای عێراق بوو لە وەزارەتی دەرەوەی تورکیا و دەبێتە شوێنگرەوەی عەلیڕەزا کە 3 ساڵ باڵیۆزی تورکیا بوو لە بەغدا. بڕیارە لەم هەفتەیەدا ئانیل ئینان بگاتە عێراق و نامەی متمانەدانی پشکێشی لەتیف ڕەشید سەرۆککۆماری عێراق بکات. ڕۆژی 29 یاری 2024 عەلیڕەزا گونەی باڵیۆزی ئەو کاتی تورکیا لە بەغدا بە مەبەستی ماڵەوایکردن سەردانی لەتیف ڕەشید سەرۆککۆماری عێراقی کرد. گۆڕانکاریەکە لە کاتێکدا ڕۆژی 1 ئایاری 2024 ئەرمان تۆپچوو وەکو کۆنسۆڵی گشتی نوێی تورکیا لە هەولێر دەست بەکار بوو. ئەمەش لە کاتێکدا ڕۆژی 21 شوباتی 2024 کۆتای بە ئەرکی محەممەد مەولود هات وەکو کۆنسۆڵی گشتی تورکیا لە هەولێر. تورکیا جگە لە باڵیۆزخانەی بەغدا 3 کۆنسۆڵخانەی لە هەولێر، مۆسڵ و بەسترا هەیە و پلانی هەیە کۆنسۆڵخانەش لە کەرکووک و نەجەف بکاتەوە. ڕۆژی هەینی 31 پێنجی 2024 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاریدا ساڵی داهاتوو کۆتای بە ئەرکی نێردەی تایبەتی نەتەوەی گرتوەکان لە عێراق بهێنێت. ئەنجومەنەکە بە کۆی دەنگ داواکاری حکوومەتی عێراقی بۆ کۆتای هێنان بە ئەرکی نێردەی تایبەتی لە وڵاتە پەسەند کرد. ئەم بڕیارەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەسەر داوای حکوومەتی عێراق بوو. دوای ئەوەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی فیدرال لە نامەیەکیدا بۆ سکرتێری گشتی نەتەوەیگرتوەکان لە سەرەتای ئەم مانگە داوای کردبوو لە 31 کانونی یەکەمی 2025 کۆتای بە ئەرکی یۆنامی بهێنرێت و نووسینگیان لە عێراق دابخرێت. لوی دۆستن وەزیری بەرگری ئەمریکا گومانی هەیە وڵاتەکەی بتوانێت یارمەتی کۆریای باشوور بدات لە دروستکردنی ژێردەریایی ئەتۆمیدا. ئۆستن لە کۆڕبەندی ئەمنی سەنگاپورە دیالۆگی شانگریلا گوتی زۆر گومانم هەیە کا بتوانین لە داهاتوویەکی نزیکدا دەست پێشخەریەکی دیکە هاوشێوەی هاوپەیمانی ئۆکۆس بکەین. ئۆستن جەختی کردەوە کە ئەمریکا کۆریای باشوور بە هاوپەیمانێکی گرنگی خۆی دەزانێت. ئاماژەی بەوەشدا واشنتۆن پێی وایە هاوپەیمانی ئۆکۆس دەتوانێت بۆ دەیان ساڵ سەقامگیر و ئاسایش لە ناوچەکەدا مسۆگەر بکات. واشنتۆن کۆریای باشوور وەک یەکێک لە هاوبەشە گرنگەکان بۆ هاوکاریکردنی هاوپەیمانی ئۆکۆس، ئوسترالیا، بەریتانیا و ئەمریکا ببینێت. پێشتریش ڕۆژنامەی سانکێ بڵاوی کردەوە حکوومەتی ژاپۆن پێشنیاری نافەرمی پێگەیشتووە بۆ پەیوەستبوون بە هاوپەیمانی ئاسایشی ئۆکۆسی ئەمنی کە لە پاییزی ساڵی ڕابردوودا لەلایەن ئەمریکا، بەریتانیا و ئوسترالیا دامەزرا. بەیانی هێزە ئەمنیەکانی شاری سلێمانی تەرمی کچێکیان لە بەردەم باڵەخانەیەکی تەواو نەکراو دۆزیەوە. بە پەیزانیاریە بڵاوکراوەکان و ئەو گرتانەی لە کامێڕەکانی چاودێری دەرچووە کاتژمێر 6 بەیانی ئەم کچە خۆی کوشتووە. ئێستا تەرمی ئەو کچە لە پزیشکی دادی سلێمانی و باهۆی ئەوەی هیچ ناسنامەیەکی پێنیە کە سوکاری نەناسراون. لە دوا هەواڵدا بە گوتەی شارەزانی بواری کەشناسی ئەمڕۆ شەمە پلەکانی گەرما با ڕێژەی 8 پلە نزم دەبنەوە و خێرایی با چالاک دەبێت. لەگەڵ ئەوەش لە 11 ئەم مانگ
ئەگەری بارانبارین هەیە و پلەکانی گەرماش بۆ ماوەیەک بە نزمی دەمێننەوە. بە گوتەی شارەزانی بواری کەشناسی تاوکو چەند ڕۆژێک بەردەوامی پلەکانی گەرمادا دەبەزن. شارەزانی بواری کەشناسی ئاماژە بەوە دەکەن لەم هەفتەی داهاتوودا لە 11 شەشی پێشجەژنی قوربان نزمە پاڵەپەستۆی دەریای ناوەڕاست کاریگەری دەبێتە سەر ناوچەکانمان و بارانبارین بە شێوەیەکی لاواز بۆ مامۆناوەند و ناوچەکان دەگرێتەوە. بە پێی سەرچاوەکان و نەخشە جیهانیەکان پلەکانی گەرما 9 پلە لەو ڕۆژە نزم دەبنەوە و تاوکو دوای جەژنی قوربانی پیرۆز و هەست بە ساردی و کەشێکی خۆش دەکرێت. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.